قسەباسی زیاتر دەکەین لەسەر هەڵمەتی 16 ڕۆژەی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژیژنان و پشتگیریەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و ڕاگەاندنی هەڵمەتێکی حیزبی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ پاڵپشتیکردنی نێشتنی توندوتیژی دژیژنان هاوکات لەگەڵ ئەم هەڵمەتە 16 ڕۆژەیە کە ڕاگەیەنراوە بۆ بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژیژنان قسەباسی زیاتر دەکەین بە میوانداری بەڕێز دکتۆر نیکۆلا ئەشرەف ڕاوێژکاری مەکتەبی بیر و هۆشیاری یەکێتی کە بەسپاسەوە لە هەولێرەوە لەگەڵماندایە. دکتۆر سڵاوت لێبێت بەگشتی چیت هەیە بۆ ئەم هەڵمەتە و ئەم کار و چالاکیانەی کە لە هەڵمەتەکەدا ئەنجام دەدرێت و جیاوازی هەڵمەتی ئەمساڵ لەگەڵ ساڵانی پێشوش. سڵاو لە بەڕێزیشتان و ئەم کاتتان باش. ئەوەی کە هەیە یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو حزبێکی سۆشال دیموکرات کە هەڵقوڵاوی ناو کۆمەڵانی خەڵکی کوردستانە و پاڵپشت بۆ بنەماوە پەیڕۆ پرۆگرامەی کە هەیەی وەکو بەشێکیش لە کۆمەڵگای کوردی هەمیشە پێشەنگ بووە لە کۆی ئەو هەڵمەتانەی کە پەیڕە و ئەکرێت چه هەڵمەتەکان جیهانی بێ یاخود ناوخۆیی بن بۆ بەرەنگاربوونەوەی توموتیژی و فراهەمکردنی ئاشتەوایی ناو خێزان ئەوە بەرەو پێشچوونی ئارامی لە نێو کۆمەلگا لەو چوارچێوەیە لە هەڵمەتی 2 هەفتەی کە 16 ڕۆژە لە بنەڕەتا بۆ بەرەنگاربوونەوەی توموتیژی دەستی پێکردووە بە سەرۆکایەتی سەرۆک بافڵ تاڵەبانی کە لە بەیاننامەیەکی بڕیار ئامێزە 4 بڕیاری سەرەکی دەرکردووە بە مەبەستی ئەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو حزبێکی خاوەن بڕیار و پێگە لە ناو هەرێمی کوردستان و لە عێراق و لە ناوچەکەشە ڕابەرایەتی ڕوبەڕووبوونەوەی ئۆتۆمۆتیژانە بکەن کە ڕوبەڕووی ڕەگەزی مێ ئەبنەوە لە ناو کۆمەلگای کوردی لەو ڕوانگەیەوە و بۆ وەڵامدانەوەی پەیامەکەی سەرۆک بافڵ تاڵەبانی مەکتەبی ڕێخستنی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ کۆی ئۆرگانەکانی یەکێتی کۆمەڵە چالاکی وەڵامدانەوەیان هەبووە بۆ ئەو پەیامە و لەو چوارچێوەیە کۆمەڵە سمیناری و چالاکی هەمە جۆرساز ئەکرێ بە مەبەستی کاڵکردنەوەی جیاوازی جێندەری لە نێوان ڕەگەزەکانی کۆمەلگا و کەمکردنەوەی ئاست و توموتیژی مە بەبەستی بەدیهێنانی خێزانێکی پڕ لە ئاشتەوایی و بەدیهێنانی کۆمەلگەیەکی ئارام. زۆر باش هەروەکو پێشتر ئاماژەم پێدا کە ئەمساڵ هەندێک گۆڕانکاری هاتووە بەسەر ئەو یادەدا و هەندێک پاڵپشتی جیاواز لە ساڵانی پێشوو ڕاگەیەنراوە. ئەمە بزانم ئەم پاڵپشتیە حیزبیانەی کە لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستانەوە ڕاگەیەنراوە تا چەندە کاریگەری دەبێت لەسەر کاڵکردنەوەی توندوتیژیەکانی نێوان خێزان و دوجاریش کاریگەری دەبێت لەسەر ئاشتەوایی کۆمەڵگا. ئەو دەست پێشخەریانی یەکێتی نیشتیمانی کوردستان وە کۆی ئەو هەڵمەتانی کە یەکێتی نیشتیمانی کوردستان وە کۆی پشتیوانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە ئێستا دەستی پێکردو و پێ هەڵئەسێ ئەمە بابەتێکی تازە نییە. ڕگوڕیشەی هەیە لە سەرەتای دروستبوونی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەتوانم بڵم هەر بە ڕابەرایەتی سەرۆک مامجەلال و تا ئێستا ئەو پرۆسەیە بەردەوامی هەیە. بۆیە لەو ڕوانگەیەوە ئەم هەوڵ و کۆش و ئەمانە من بە گۆڕانکاری نبینم بەڵکو بە درێژە پێدانی ئەو ڕێباسی ئەبینم کە جەنابی سەرۆک مامجەلال وەکو میراتێک بۆی جێهێشتوین ئەوەی کە گومانیشی تیانە کۆی ئەم هەڵمەتانەی کە لایەنە جیاوازەکان پێ هەڵئەستن بە تایبەتر یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو حزبێکی خاوەن پێگە چ لە هەرێمی کوردستان کە خاوەنی بڕیاری سیاسیە و بەشداریشە لە حکومڕانیا و نوێنەرایەتی و تیمی تایبەتی خۆمان هەیە بە سەرۆکایەتی هەواڵ قوبە تاڵەبانی لەناو حکوومەتی هەرێمی کوردستانە لە بەرەوەی کە گومانی تیانە ڕۆڵێکی سەرەکی خۆی ئەگەڕێەوە بە تایبەتر ئەم هەڵمەتە لە نێوان ئۆرگانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بە هەماهەنگی ساز ئەکرێ و لە هەمان کاتە بۆ ناو ئۆرگانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانە بە جۆرێ کە کۆی کادر و ئەو بەڕێزانی کە لە ناو ئۆرگانە جیاوازەکانە کار ئەکەن هۆشیار ئەکرێنەوە و لە هەمان کاتە پەروەردە ئەکرێن بە جۆرێک کە هەم جیاوازی ڕەگەزی کەم کرێتەوە هەم جیاوازی کۆمەڵایەتی لە ناو تاکەکانەکەم بکرێتەوە بەستی بەدیهێنانی یەکسانی جەندەری لە نێوان ڕەگەزەکانی نێرومێ بێگوێدانە ئەوەی کە پاڵپشت بە ڕەگەزی بایۆلۆجیات شعر کۆمافێکیان پێسپێردراوە. زۆر باشە بەو پێی کە بەڕێستان ڕاوێژکاری مەکتەبی بیر و هۆشیاری یەکێتی نیشتیمانی کوردستان ینی لە ڕووی هۆشیاریەوە تا چەندە کارتان کردووە بۆ کەمکردنەوەی توندوتیژیەکان بۆ ئاشتەوایی ناو خێزانەکان بۆ ئەوەی کە کۆمەڵگەیەکی ئاشتی پارێز هەبێت لە ئێستادا.
ئەوەی کە لە ئێستا ڕوئەیات و ئەو چالاکیانی کە ئەنجام ئەدرێت بریتە لە هەماهەنگی نێوان ئۆرگانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان چە لە نێوان مەکتەبی ڕێخستنی یەکێتی نیشتیمانی کوردستان ئابێت یاخود مەکتەبی بیر و هۆشیاری یاخود کۆی ئۆرگانەکانی تر لەبەرەوە ئەمەی کە ئەکرێت لە کاتی ئێستا بە بەرنامە بە دسپلین ئەکرێ و وەڵامانەوەیەک بۆ بەیان نامە بڕیان ئامێزەکەی جەنابی سەرۆک باڵ تاڵەبانی و لە هەمان کاتیشە ئێمە لە مەکتەبی بیر و هۆشیاری یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو استراتیجی گشتی مەکتەب وە لە هەمان کاتا وەکو بەشێک لە مەکتەب ئەکادمیای بیر و هۆشیاری ئەکادمیای بیر و ببورن ئەکادمیای پێگانی کادرانی یەکێتی نیشتیمانی کوردستانمان هەیە کە لە نێو ئەکادمیا لە چوارچێوەی خول و چالاکیەکانی خۆ گرنگیەکی زۆر تایبەتی ئەیە بە بابەتی یەکسانی جێندەری و لە هەمان کاتا کاڵکردنەوەی ئەو جیاوازیانەی کە لە نێوان ڕەگەزی نێر و مێە هەیە ینی بێگوێدانە ڕەگەزی بایۆلۆجیان و ئەوەی کە بۆ ئێمە زۆر گرنگە ئەمە بە شێوەیەکی بەرنامە ئەکرێ پاڵپشت بە بنەماکانی مافی مرۆڤ و لەگەڵ بە هەندوەرگرتنی ئەو جیاوازیانی کە لە نێوان ڕەگەزی نێر و مێە هەیە بە حکمی جیاوازی پێکاتی بایۆلۆژیان و سایکۆلۆژیەتی تاکەکانی کۆمەلگا و لە هەمان کاتا لە ژێر شەتری ئەو ئایدۆلۆژیا و بەرنامە و پەیڕۆ پرۆگرامی کە یەکێتی نیشتیمانی کوردستان هەیەی لەبەر ئەوە یەکێتی ئەمە نوێ نییە بە نسبەت یەکێتی نیشتیمانی کوردستان لە نێو کۆی ئۆرگانە جیاوازەکانیە بە بەرنامە بە دسپلین کار بۆ ئەو ئەکاتکە جیاوازی جێندەری نەهێڵێت و هەنگاوی فعلیشی ناوە بە درێژایی ساڵانی ڕابردوو یعنی ئەوەی کە هەیە ئێستا لە بەشداریکردنی ژنان لە مەیدانی سیاسیە لە جیاوازەکانی کۆمەڵایەتیە لە بەشداریکردن لە ئیدارە و حکومڕانی ئەمە هەمووی بەرهەمی خەبات و تێکۆشانی یەکێتی و ژنانی نێو یەکێتی نیشتیمانی کوردستانە. زۆر باشە بەڕێز دکتۆر نیکۆلا ئەشرەف ڕاوێژکاری مەکتەبی بیر و هۆشیاری یەکێتی نیشتیمانی کوردستان سوپاس بۆ شرۆڤ ڕوونکردنەوەکانت.